جنگاوری منظری که کوشری کارگری جنگاوری منظری که کوشری بو قلای سرمایه دار بو قلای سرمایه دار قارمانی هرشین امرول شورشین قارمانی هرشین بو سپای خن خواری خوار کرین گابرین بو سپای خن خواری خوار کرین گابرین کارگری جنگاوری منظری ته کوشری کارگری جنگاوری منظری ته کوشری بو قلای سرمایه دار بو قلای سرمایه دار إشكرين داهنرين يا مجنجو جوهرين إشكرين داهنرين يا مجنجو جوهرين بوهم كردار وكار خليل رابرين بوهم كردار وكار خليل رابرين كارجري جنگاورين كارجري كوشرين كارجري جنگاورين كارجري كوشرين بو قلای سرمایه دار بو قلای سرمایه دار دشمنان بربادکین نیشتمان آزادکین دشمنان بربادکین نیشتمان آزادکین بو گلیکی بختیار هولدرین هولدرین بو گلیکی بختیار هولدرین هولدرین کارگری جنگاوری منظری که کوشری دورمان كل بياغيب خبات مان چندا سب دود باجا دورمان كل بياغيب لامري بيرزاي زلالي من قوم ديني لامالي لامري بيرزاي زلالي من قوم ديني لامالي دنیا یکین بو هزار بو جانانی کومل گیتن دنیا یکین بو هزار بو جانانی کومل گیتن راجی زداری لری شدتنی کوئی آزادی گل منتنی راجی زداری لری شدتنی کوئی آزادی گل منتنی Karamari chini kirekara, Karanami rege ke kosha. Karamari chini kirekara, Karanami rege ke kosha. Alai suri shoresh manavake, Agaroli sakyam dinage. Alai suri shoresh manavake, Agaroli. شهید نمره شهید نمره شهید نمره وکو شاخ
وەکو بەفر وەکو درەخ وەکو بەهار و گوڵباخ شەهید باڵای بەقەد باڵای کوردستانە شەهیدا دنیا تزەوی ئەشکێنێ پەنجاو دەستە هەزاری خاک ڕۆژێنێ سۆماکە کەم دوا ڕۆژ دوورە ئیبینێ سۆماکە کەم دوا ڕۆژ دوورە ئیبینێ ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی دوای ماوەیەکی زگار زۆر کە لە خزمەتتانان نەبووم دیسانەوە هاتوومەتە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ لەو ماوەدا کە من تەبعەن لە جەریانی هەموو کاروباری تلویزیۆندا بووم بەڵام بەهۆی مشکلێکی شەخسی کە بۆم هاتە پێشەوە نەمتوانی لە خزمەتتان نابێم بەڵام هاوڕێیانم ئەرکی ئەو کاریان بەستۆ گرت و زۆر بە جوانی بەمەکانیان پێش بردووە و لە ئایندێشا ئێمە و ئەوان پێکەوە لەگەڵ هاوکاران ئەو بەرنامە بینە پێشەوە ئەوڕۆ دوی ڕێبەندانی 1401 هەتاویە بەرامبەر بە 22 مانگی ژانویەی 2023 زاینی بەرنامەی ئەمڕۆمان هەروەکو بەرنامەکانی تر لەسەر ئەو شۆڕشەیە شۆڕشی ژینە و هەوڵە دەین لەم بابەتەوە لەگەڵ میوانەکان و لەگەڵ ئەو کەسانەی کە لە بواری سیاسی کۆمەڵایەتی ئابووری و زۆر بەشی تر زانان لەو بابەتەوە کاریان کردووە خەڵک وەربگرین و بتوانین لە خزمەتی ئەوەی عەزیزا بین. عەزیزان شۆڕشی ژینە کۆمەڵێک لە کۆمەڵگایەکی ئێراندا لەگەڵ گۆڕانکاریەکی بنەڕەتی هەوڵیدا گۆڕانکاریەکی بنەڕەتی بەڕێوە ببات ئەو گۆڕانکاریانە لەباری سیاسی و لەباری ئابووریەوە ئەتوانێت تەئسیری ببێ ئایا ئەبێت چی بکرێت ئایا ئەو شۆڕشە ئەوەندە قایمە کە ئەتوانێت ئەو گۆڕانکاریانە بەدەست بێنێت بۆ نمونە دەتوانێت لەسەر فەرهەنگی کۆمەڵایەتی و سنەت و دابوونەریتی کۆمەلگا تەئسیر دابنێ یا ئەتوانێ شەرێک بە وجود بێنێ کە لەباری ئابووریەوە هەموو ئەو کەرەستە و هەموو هێزی ئابووری ناو کۆمەلگا بۆ جۆرێک کە پێویستە بباتە پێشەوە بۆ ئەم بابەتە کە ئەمڕۆ پێشکەش بێەوە یادیسەکرێت میواندەتی بەڕێزان دکتۆر معتەسەمی تاتایی دکتۆرای ئابووری و هەروەها هەوڕێ عادڵی ئەلیاسی دکتۆرای کۆمەڵناس و هەروەها ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. ئازیزان بەخێر بێن بۆ بەرنامەی ئەو جارەی ڕاستەوخۆ. داوای لێبوردن لە هەردووکتانەکەم ئێمە تۆزێک کێشەیەکی تەکنیکیمان بۆ هاتە پێشەوە بەڵام کێشەکە چارەسەر کراوە و هیوادارین بتوانین بەو جۆرێکە شایانی بێت بیبینە پێشەوە. کاک مەتەسەم پێم خۆشە لە ئەوڵەوە لە ئێوەوە دەست پێ بکەم هەروە لە سەرەتای باسەکەما باسم کرد ئایا پێم خۆشە پێشتر ئێستا کە ئەو شۆڕشە زیاتر خەریکە بەرەو 3 مانگەچێت لە ئارادایە زیاتر لە 3 مانگە بەڕێوەیە وەزعیەتی ئابووری ئێستا ئەگەرەکرێ بە کورتی پێمان بڵێ جا دوای چینە سەر پرسیارەکان و پرسیارم هەیە هەر دوایەوە لەگەڵ جەنابتانە. بەتایبەت ئەم جەریاناتی کە ناوتان بەربەناوی شۆڕشی ژینە ئەمەش هاتەتە بەرەوە وەزعیەتی ئابووری ئێرانی یەکجار زۆر خراپتر کردە هۆکەشی ئەوەیە کە جمهوری ئیسلامی
نەتەنها ئەلانەکە لە قەیرانێکی گەورەی سیاسیە قەراری گرتە، ئەم قەیرانە گەورە سیاسیە منتەقلیش بووە بە قەیرانێکی گەورەی ئابووری کە دیارە ئەم قەیرانە ئابووریە پێشتریش بوو، بەڵام قەیرانەکە قوڵترۆ بووەوە. بۆچی قەیرانەکە قوڵترۆ بووەوە؟ قەیرانە ئابووریەکە لەواقع قوڵترۆ بووە بۆکەی ئەوەیە کە وەزعیەتی سیاسی جمهوری ئیسلامی بەرەو خراپبوون ڕۆیشتە. هەر کاتێکیش کە ئێمە زانین ئەم وەزعیەتی سیاسی ئێرانە بەرەو خراپی ڕۆیشتە، ئەمە خۆی لە بەعزە شتێکە زۆر ڕۆشن منعکسۆ کردێتەوە. یەکەمیان لە مەسەلەی ئەرزشی پۆلی ئێران هەیە. ئەرزشی پۆلی ئێران زۆر کەمی کردە. ئێمە ئەوڕۆکانێ لەگەڵ دۆلاری 45,000 تمەنە ڕوبەڕووین کە ئەگەر مقایسە بکرێ لەگەڵ نیو ساڵەوە پێش ئەکرێ بێژی کە لە دەرسەدێکی تقریبەن دەوروبەری 50% زۆرتر پۆلی ئێران قیمەتەکەی شکاوە بەنسبەت دۆلاری ئەمریکایی. ئەم اتفاقە بۆیە ئەکەوێ کە بە تۆری واقعی وەزعیەتی سیاسی ئێران بەرەو خراپی ڕۆیشتە. ئەمە لایە لە قەزیەکەیە. لایە تریش ئەوەیە کە چون ئەم بازم ئەم وەزعیەتە سیاسیە بەرەو خراپی ڕۆیشتە، لە تەوەڕۆمی ئێرانە ئەکرێ هەندیسان بشای بکەیوە منعکس بووەتەوە. تەوەڕۆمی ئێرانەکە یەکجار زۆر تایبەتی چەویستان چۆتە سەرۆ تەوەڕۆمی مەجموعەیەک لە شتایی کە پێویستی خەڵکن تەنانەت لە دوو ڕەقەمی و بووە سێ ڕەقەمی. یعنی ئەلانەکە ئێمە لە بۆ یەکسری ئەرقامی تایبەتی کە لە ئێرانە کەمتر پێ هەبێ، ئێمە لەگەڵ تەوەڕۆمی سێ ڕەقەمی ڕوبەڕووین بۆ ئەو جۆرە کارانە لە بازاڕ ئێران. ئەگەر ئەم دوو فاکتۆرە تریش بخەینە پەنایەوە، ئەویش وەزعیەتی نادەباری بودجەی دەوڵەتی ئێرانە، ئەمەش خۆی بە ئێمەیەژێ کە وەزعەکە دیسان بەرەو خراپی ڕۆیشتە. یعنی دەوڵەتی ئێران ئەلانەکە لەگەڵ کەمبوودی بودجەیەکی زۆرترا ڕوبەڕووە، ئەو وەختە ئەو میزان لە نەوتەی کە دەوڵەتی جمهوری ئیسلامی پێی وای بوو ئەتوانێت بیفرۆشێ، ئەمە وانە بووە. بەنابەرین پوڵێکە قەراروا بووە کە بگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەتی ئێران لە تەریقی فرۆشی نەوتۆ، ئەم پوڵەش کەمی کردە. ئەم سێ عامڵە ئەگەر بخەینە لای یەکۆ، ئەتوانم بێژم باتەوەجه بە پێشهاتنی ئەم وەزعیەتە نالەبارە سیاسیەوە کە شۆڕشی ژینا بۆ جمهوری ئیسلامی هێنایەتە پێشۆ، بە مەراتب ئەوزاری اقتصادیەکە زۆر خراپتر بووە. بەڵێ کاک ماتەسەم هەروە لە بیدایەتی قسەکان باسم کرد، ئەو شۆڕشە خەریکە ئاڵگۆڕێکی کۆمەڵایەتی پێکێنێت. بەشێکی هەرە زۆری ئەوانەی وا ئێستا لە هاتوونەتە سەرشەقام و شۆڕشەکان خەڵکی فەقیر و هەژارن. ئایا پێتان وایە ئەمانە ئەتوانن بەیانی ڕۆژ ئاڵوگۆڕێکی باش کە بتوانێ کۆمەلگا بەرەو پێش ببە؟ ئەو مشکلاتی وا تاڵانە ئێستا تقریبەن ئێوە ئیشارەتان پێکرد و زۆر شتی تریش ئەوە لە جامعە کۆ بکاتەوە دەستی خەڵکی هەژار و فەقیر کە زۆرینەی جەماوەری ئێران پێکێنن، ئەڵانە توانین بڵێن تەبەقەی متەوەسیش بە خەتی ژێری فەقر وەسڵ بووە. ئایا ئەتوانن ئەو کارە بکەن؟ ڕاستەکەتان بەستگی بۆ هەیە کە ڕەوتەکە بەرەو کوێوە، یعنی ئەوزای سیاسیەکە بەرەو کوێوە. ئایا جمهوری ئیسلامی لەم ئەوزا حواڵەکە دەبەرەوە بالاخره لەبینە چێ و حکوومەتێکی تر دێتە سەرکار، یا ئەوەی کە جمهوری ئیسلامی ئەتوانێت بەسەر ئەم خەیرانی شارساڵ بێ و کەماکان قەدەر قودرەتی خۆی بەسەر جامعەکە دابسەرێنێ. بە نەزەرێکا کە وەزعیەتەکە لە ئێرانە لە شوێنهای جۆر بە جۆر یەکسان نییە بەڕاستی. من پێم وا بێ لە ئەگەر تمشای کوردی ئێران بکەین، ئێمە لە دوو نقطە تایبەت لە کوردستانە لەگەڵ بحرانێکی گەورەی سیاسی ڕوبەڕووین.
بەڵام لە کولی ئێرانە ئێمە لەگەڵ ئاعترازاتی سیاسی ڕوبەڕووین. ئەم دوو شتە پێکۆ جیاوازن. ئەوەی کە لە کوردستانە هەیە ئاعتراز لەواقع جوڵانەوەیەکی سیاسیە بە خاتریەوەی کە حزبیەت یا بەشدارە حزبی سیاسی دەخش و دەورە گێڕێ. ئەوەی کە لە ئێرانە هەیە حزبیەتی تیا نییە، حزبیەت لەوێ تایسەکانی کارگەریەکی ئەوتۆی نەبووە، زۆرتر جوڵانەوەیەکی ئاعترازی گەورەیە بەرامبەر بە وەزعیەتی ئەوڕۆی ئێران. جیا لە کوردستان باقی شوێنەکانی تری ئێرانیش واردی ئەما بێت کە وردە لە ئەم حاڵەتی لەواقع ئاعترازیە بێتە دەرەوە و تەبدیل بێ بە شۆڕشێکی سیاسی بەو مەعنا کە حزب لە حاڵەتی تیا ببێ. ئەمە بڕوای من لە داهاتووی ئێرانە دەورێکی گەورە هەیە. ئەگەر بەرەو ئەمە بڕوە، ئەگەر بتوانێت ئەم مشکلە ئەساسی کە لە سەتحی ئێرانە وجودی هەیە ئەمە تێپەڕ بکرێت و ئەم ئەترازاتی کە لە سەتحی ئێرانە هەیە بتوانێت چوارچێوەیەکی سیاسی پەیدا بکە، لەواقع بچێتە ژێڕە کێفی حزبی سیاسی و حزبی سیاسی بتوانێت تیا دەور بگێڕێ. ئەمجار ئێمە توانین ڕاستکەتان بۆ ئایندەی ئێران ئەتوانین بیرەوە بکەینەوە کە جمهوری ئیسلامی ئەڕوا و شتێکی تر لێرە سەرکار. بازم ئەمە تەزمین کنەندەی ئەوە نییە کە واقعاً وەزعیەتی ئاوریەکە بتوانێت تەغییرێکی جدی بکات. ئەمە لە گرەوی ئەوایە کە چه حکوومەتێکی تر دێتە سەرکار و ئایا ئەم حکوومەتەی کە دێتە سەرکار بەرنامەهایەکی ئاوری تایبەتی ئیجراءەکە کە بتوانێت ئەم وەزعیەتە نالەبارەی کە خەڵکی ئەوڕۆی ئێران بەگشتی لەگەڵی ڕۆبەڕۆ بتوانێت ئاڵوگۆڕێکی تیا بە وجود بێت. زۆر سپاس. پێش لەوەی پرسیار لە کاک عادڵ بکەم، پێم خۆشە ئەگەر ئیمکانی ببێ باتەوەجو بۆ تۆزێ درەنگیش بەرنامەکەمان دەست پێ کرد، تۆزێ بە کورتی و بە کورتی جوابی پرسیارەکان بدەنەوە بۆ بتوانین فریای هەموو پرسیارەکان بکەین. کاک عادڵ، هەمان پرسیار لێوە ئەکەم لەباری کۆمەڵایەتیەوە ئایا و شۆڕشە ئەتوانێت ئاڵوگۆڕێکی ئەو تۆی کۆمەڵایەتی بەدیبێنێ؟ هەروە لە بدایەتی قسەکانمان باسم کرد لەباری فەرهەنگیەوە، لەباری کۆمەڵایەتیەوە و زۆر شتی تر. چەند توانایی هەیە لە ماوەی ئەو چەند مانگەدا ئەوەی نیشان داوە کە ئایا ئەتوانێت ئەو گۆڕانکاریانە بە وجود بەدیبێنێ؟ پێشەکی سڵاو لە ئێوە و هاوکاران و هەروەها کاک محتەسەمی خۆشەویست. ڕاستەکەی بەستەگی هەیە شۆڕشە کۆمەڵایەتیەکان بە دەرەجەی سەرکەوتنیان ئەتوانن دەستکەوتیش بەدەست بێنن. ئەو شۆڕشەی کە ئێستا لە کۆمەلگای ئێران و کوردستان خەریکە ڕوتی خۆی تێیەکات بەو دەرەجاتەی کە بتوانێ ئەو هێزانەی کە ئەیانەوێ پێش پێ بگرن لە کۆماری ئیسلامیەوە بگرێت تا هێزەکانی تر بتوانێ لە بەسەر ئەو هێزانە سەرکەوتوو بە یاخواستەکانی خۆی زۆرتر کۆمەڵایەتی بکات بۆ ئەندازە ژەتوانێ بەڵێ لە بواری کۆمەڵایەتیە، لەباری دابوونەری تا لەباری فەرهەنگ و ڕێوڕسومی کۆمەڵایەتیە گۆڕانکاری پێشکەوتوانش بەدەست بێنێ. ئەوە معنای چییە؟ معنای ئەوەیە کە ئێستا چین و توێژێکی تایبەتی کۆمەڵایەتین کە ڕاپەڕێون وە خواستی پێشکەوت و خوازانەیانەیە بە شێوەی تایبەتی ژنان و جوانان. ژنان تەنهاوە نییە بەسەن حجابی ئیجباریان بەسەرا سەپاوە یان لە بازاری کارە لە حەقی بەرابەر لەگەڵ پیاوان بەرخوردار نەبوون یا مەسەلەن مەقامی دەوڵەتیان بەدەست نێنەوە. زوڵمێکە لێیان کراوە واوەترە، ئەویش ئەوەیە کە پتانسیەل و زەرفیەتیان لە هەموو ئەرسەکانە نادیدە گیراوە. یعنی وەکو ئەوەیە کە کەسێک پەیدا بکەی لە هەموو بوارەکانی مربوط بە ژیانی ئینسان تەوانا و زەرفیەتایەکی هەبێ
بەڵام هیچ کەس پێی خۆش نەبێت دەگوێ لێ بگرێ و هیچ کەسیش نەهێڵێ ئەو زەرفێت و توانایە نەبتوانن گەشە بستێن و ئەو ئینسانە ئەحساسی ئەو بکە کە جێگو پێگەیە دەتوانێت پەیدا بکە تەقیوەتەوە ئێستا و عەمەڵەن دنیایەکی تر ئەبینێ ژنان جوانانی شەروە ئەوانی شەر بۆ شێوە زەرفێت و توانەکان بە شێوایەکی مختلف محدود کراوەتەوە دەی ئەمانە بە شەرتێک ئەتوانن بەڵێ لە بنەڕەتە کۆمەلگا بگۆڕن کە بتوانن ئەو لایەنانی کە پێیان وایە نەخێ موقعیەتی ژن هەرەوەیە بێ زۆرتر لە ماڵەوە بێ ژن جنسی زعیفەیە یا لە باشترین حاڵەتە متەخەسیسی پەروەردەی مناڵە و هەموو شتەکانی تکە معمولەن لە کۆمەلگایەکی سونەتیە ڕەواجی هەیە ئەو هێزانە بتوانن جێپەیەک لەم شۆڕشە پەیدا بکەن یانەوانی کە پێیان وایە لە بینی بە تەمەنا چوان و کەمتر تەمەندارەکانە تەفقیقا لە پێ وایە ئەوەی کە سنی لە خوارەوەترە لە عەقڵی کامل و لە عەقڵی سالم بەرخوردان نییە عبارەتەن لە گفتوگوی ڕۆژانە ئەوترێ ڕیشسپی ئەوە بێ مراجعە بەوانە بکرێ مەرجەعن بە ئیستلاح ئەگەر ئەو هێزانە ئەو هێزە سونەتیانە بتوانن لە ناو جریانی ئەم شۆڕژە جێگۆ پێگەی بۆ خۆیان پەیدا بکەن ئەوە معنایەوەیە ئەو گۆڕانکاریکە و شۆڕشە توانێت بەدیبێنێ بەرتەسک ئەبێت ئێستا بێ هەوڵەکان ئەوە بێ ئەو هێزانێک کە خوازیاری گۆڕانکاری کۆمەڵایەتیشن بۆ نمونە ئەم سونەتی مەرجعیە پەروەری سونەتی تەقەدوسگەرایی سنەتی ئلیتیزم ئەوەی کە نخبەگەرایی نخبەیەک لە کۆمەلگا وجودی بێت و هەموو شتێک ئەبێ ئەو بیبرێتەوەی کە ئێستا خەریکە شکڵە گرێدوایی بە کورتی شاری پێکەم لەسەرەکەین کاک عادڵ تۆزێ بە کورتی ئەگەر شکڵ بگرێت بەڵێ ئەوە توانێت گۆڕانکاری بەدەست بێنێ ئەگەر ئەو هێزانە بتوانن پێگە پەیداکەن لە شۆڕشەکە تەبیعەتەن تاسیراتەکەی بەرتەسک بێت بەڵام هەر شتێک تازە هەر ئێوە لەگەڵمان کاک معتەسەم ئیشارەی بە مەسەلەی وجودی حزب کرد باسیەوەی کرد ئەوە لە کوردستان بە ئاسانی چێتە پێشەوە بۆەوە حزبی سیاسی جێگە پێگەی هەیە و لەخەرە نفوزی هەیە و خەڵکیش گوێ بە قسەی حزبی سیاسیە گرێ بۆ خۆشیان لە کوردستان هەر کامێک لەوانە خۆیان بەهینە لەگەڵ حزبێکی سیاسی ئابینەوە خەڵکی کوردستان لە ئێران ئەوە نیە دێ ئەم مەوزوعایەوە چۆن نەبینن ئێوە ئاگادار هەن لەم ڕۆژانە پەدیدەیەکی سەری هەڵداوە بە ناوی وەکالەت بدرێ بە کوڕیشا بەڕێزای پهلەوی ئەوە دقیقاً ئەو کارەیە کە سنەتی نخبەگەرایی لە غیابی حرەکەتێکی پێشکەوتوانە یا لاوازبوونی حرەکەتێکی پێشکەوتوانە هەوڵەدا پڕ بکاتەوە ینی کۆمەڵانی خەڵک ئەو شتێک کە بۆ خۆیان بە باشترین شێوەتوان ئەنجامی بدەن لە ڕێگەی نەهاد و سازمان و ڕێکخراوی سیاسی و مەدەنیەوە ئەوانە واگوزار بکەن بە یەک شخص و ئەو شخصە گویا عەقلی جەمعە نخبەیە و بتوانێت ئەو بەدەلیل ئەو زەرفێت و توانایە کە گویا ژەنێتیکیشە بە ئرس پێگەیشتووە بە باشترین شێوە بباتە بەرەوە قسەی کاک معتەسەم تەئید دەکەم لە کوردستان ئەو سنەتە جێکەوتون نییە یا بزوتنەوەیە یا حرەکەتێک جوڵانەوەیەک بۆ شێوە وجودی نییە لەبەرەوەی کە پەدیدەیەکی پۆشکەوت و خوازانە کە نەتیجەی کۆمەلگای مدەرنە حزبی سیاسی لەوێ هەیە لە ئێران ناڵێم نییە من مافقەوە نیم کە بژیم لە ئێران حزبی سیاسی نیە هەیە بەڵام بەداخەوە لەوێ پێگەی کۆمەڵایەتی نییە حزب سیاسیەکان سەرکوتکران پەراوێزکران ئەوانە هیچوە نەیانتوانی خۆیان بگرنەوە بەڵام لە کوردستان بە هۆکارێکە دواتر ئەگە فرسەت و شاری پێ بکەین حزبی سیاسی کەماکان پێگەی خۆی ڕاگرتووە و ئێستا ئێمە دقیقەن ئەوە نمونەیەکی باشە دوو هێز لە بەرامبەر یەکا قەراریان گرتووە یەکێ پێخۆش و سونەتەکان بپارێزێت لە کۆل و شۆڕشە جێپێ بکاتەوە کە پێشی پێ بگرێەوە شۆڕشەکەش هێزە پێشکەوت و خوازەکانش هەوڵەدەن بەرەو پێشی بەرە تەقابولێک لێرە هەیە کامیان براوە بێن ئەوە توانێت بڵێ کۆمەلگا ئاگۆردە یانە بەڵێ زۆر سپاس کاک معتەسەم پرسیارێکم بوو تەبعاً لە جوابی پێشووە جواب بداوە بەڵام مەسەلەکە ئەوەیە کە ئەو خەڵکەی وا ئێستا هاتوونەتە سەرشەقام دوای شۆڕشی ژینە ئەمانە وتمان خەڵکی فەقیر و هەژارن ئایا ئەمانە ئەگەر
موقعیەتێکی کۆمەڵایەتی لەباری ئابووریەوە باشتر پێدا بکەن چەنە تەئسیری ئەبێ کە ئەوان بتوانن ئەو ئاڵوگۆڕە بە باشتر ببەنە پێشەوە ینی موقعیەتی کۆمەڵایەتی ئینسانەکان یا ئەوانەی وا هاتوونەتە سەرشەقام و شۆڕشەکەن زۆربیان هەژارن بەشێکی زۆریان بێکارن بڕێکی زۆریان خەڵکی مناڵان و یا جوانانی حاشیێنشینن ژنان کە تقریبا ئەتوانین بڵێن زۆربیان ئەسان هەر لە بازاری کارانین دێگەرەوانە موقعیەتی ئیجتماعی پیاکەن ئەو ئینتزارە ئەڕواتەمانە بتوانن ئەو ئاڵوگۆڕەوە پێشتری شارەمان پێکرد بێنە پێشەوە ئەرز بکەم ڕاستەکە دەرەکەمە بە بڕای من غێرممکنە تقریبا بە خاطرەوەی کە ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی ئاڵوگۆڕین جمهوری ئیسلامی ئیمکان ئەوە ئەمکان ناداکە یعنی لەواقع ئەمە لە ئارە نییە کە وەزیەتی خەڵک بەرەو باشی بڕوات دلیلەکەیشی بە نەزەری من زۆر ئاسانە ئەوەیە کە تەواوی جمهوری ئیسلامی وەکە لە اقتصادی ئێران استفادە بکە لە خزمەتی تیاربوون بە خۆدربوونی سپای پاسداران و مەجموعەیەک لە سازمانها و ئۆرگانیزیشنها کە سەر بە بەیتی ڕەهبەری ئێرانە یعنی لە ناو بیرروبۆچوونی اقتصادی جمهوری ئیسلامیە جێگە و پێگەیەکی شتێکی تر وجودی نییە جێگە و پێگەی ئەوەی کە وەزەتی ئابووریەکە بگۆڕیێ وەزێتەکە هەوای لێبێ کە پرجێک پیا بێ کە خەڵک بتوانن نەفەسێ بکێشن پرجێک پیا بێ کە خەڵک بتوانێت دەرامەدێکی ببێ ئەو وەختە مڕەتەب بەو تێدادەی کە هەرچی ڕۆژە لە خەڵکی ئێران ئەچنە ژێر خەتی فەقرۆ بەرەوە بگیریێ و زۆر شتی تر ئەمە تالعانەکە ئیمکانی نەبووە دلیلەکەشی زۆر وازەحە دلیلەکەی ئەوەیە کە ئەساسەن بەرنامەی جمهوری ئیسلامی لەباری ئابووری ئەوەیە کە ئەم جامعەی ئێرانە کە بریتیە لە جامعەیەکی 85 ملیۆن نەفەری ئەمە لە خزمەتی بە قودرەت گەیاندن و لە ئیمکاناتێکی زۆرتر بۆ سپای پاسداران و بۆ ئۆرگانهای سەربەیتی ڕاهبەری بەداوای لێبردن من مەبەستمەوەیە ئەو شۆڕشە کە لە ئارایە تەبعەن ئێوێ ئەگە سەرکەوتن بەدەست بێرە تەبعەنە بێ ئەو گۆڕانکاری بۆ پێک بێنێ ئەو گۆڕانکاریانە بەشێکی بریتیە لەوەی کە وەزیەتی ئابووری خەڵک بگۆڕدرێ بەرەو باشی بچێ خۆ تەبعەن ئەو دەورانی گوزارەشایە دەورانێکی ئەسەن بڵێن یەک ساڵە یا چەند مدەتێک نەتوانێت ئەو بۆشایە پڕ بکاتەوە بەڵام من بەبەستمەوەیە ئەوەی وا ئێمە لە توولی ئەم شۆڕشی ژینایی بینین شۆڕشێکی پێشکەوتوو گەنجانن ژنانن دروشمەکانیان وە زۆر شتی تر هەموو پیشانەدا کە ئێمە چاوەڕوانی ئاڵوگۆڕێکەکەن من بەبەست داهاتووە نەکو ئێستا تەبعەن ئێستش حتمما تاسیری هەیە لەسەرەوەی کە ئەوەم توانن لە داهاتووە چی بکەن مەبەستمەوە بفەرموو داهاتووە سگی بە بەڕاستی اقتصادی داهاتووی ئێران بە سندۆڵەیە کە ئایا جمهوری ئیسلامی ئەمێنێت و یا ئەگەر قەرار وا بە جمهوری ئیسلامی بڕوات ئەم جارەکانە شتێکی تر دێتە بەرەوە ئەویش ئەوەیە کە ئەو کەسەی کە لە جامعەی ئێرانە ئەبێ بە قودرەتی سیاسی بەرنامەی ئابووریەکەی چییە ئەمە ڕاستەکە گەرەکە گرەی ئەسلیەکەیە لە جامعەی ئێرانە مشکلاتێکی یەکجار زۆر گەورەی اقتصادی وجودی هەیە کە بڕوای من مهمترین و ئەساسیترین مشکلەی اقتصادی ئەو ڕۆی ئێران مەسەلەی ڕانخاریە ئەگەر هەر حکوومەتێک بێتە سەرکار ئەم حکوومەتە حکوومەتێکی موقت بێت بۆ ماوەیەکی مەسەلەن بێژین ساڵێک هەتا ئەوەی کە بلەخەرە وەزەکار بێتە دەست حکوومەتێکی سابتتر یا هەرچیەک ئەوەڵین کارێکە بکە ئەوش ئەوەیە کە بتوانێت ئەم پرۆسی کە لە جامعەی ئێرانە نەهاتی دەبووە لەواقع ئەم پرۆسە گەورەی کە مەربوطێتەوە بە مەسەلەی ڕاندخانی بەر بەم ڕاندخاریە بگرێت مادام ئەگەر ئەم کارە نەکردیە هیچ ئاڵگۆڕێکی ئەوتۆ لە وەزیەتی ئابووری ئێرانە بە نەزەری من بەوجود نایێت بەخاترەوەی شتایەکە ئەم ساڵانە بە تایبەت لە دوای شەڕی ئێران عێراق جمهوری ئیسلامی لە اقتصادی ئێرانە کردێتی ئەمانە شتایەکی بتوانێت لە ماوەیەکی کورتە واقعاً جوای پێ بدرێتەوە مەسەلەکان زۆر بۆڕەنجترن مەسەلەکان زۆر پایەیترن بە پێویستی هەیە بە بەرنامەی
ڕێکوپێکی کۆتا مدەت میان مدەت بۆ درێژ. بەڵێ کاک عەبدڵ ئەگەر هەرو پرسیارە ئاوەژوو بکەم ینی سەرخواری بکەمەوە ئایا ئەو ئیمکانە هەیە کە باتەوەژ بەوەی دیسان هەر لە بیدایەتی بەحسەکەما باسی مەسەلەی فەرهەنگی و ئەوانم کرد بتوانێت ئاڵوگۆڕێکی بنەڕەتی فەرهەنگی کولتوری و زۆر شتی تر کاتوانێ هەموو ئەوانە تەسیری لەسەر ئەو بەحسەی وا کاکماتەسەم ئیشارەی پێکرد لەباری ئابووریشەوە ببێت لەباری سیاسی و کۆمەڵایەتیەوە ئایا ئەو شتەیەوا بینن؟ ئەگەر مەبەستەوەیە کە ئایا گۆڕانکاریە بە وجودێ ئەوە وتم عەرزم کردی مەشروتە گۆڕانکاری مەشروتە بەوەی کە ئەو هێزە کۆمەڵایەتیانەی کە عملاً هەمویان هەیوادارن کۆماری ئیسلامی بڕوخێت و پێیان خۆشە لەسەر لاشەی کۆماری ئیسلامی لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی کۆمەلگای مەوردە پەسەندی خۆیان دامەرزێنن چەندە ئەتوانن لە بەروبوومی ئەو شۆڕژە کۆمەڵایەتی کەڵک وەربگرن. ئێمە دەسەڵاتێکی سیاسیمان هەبووە لە ماوەی 43 ساڵ ڕابردووە پێش ئەوەشە دەسەڵاتێک بە نوعێک هاوشێوە بووە کە لەوێ دابوونەریت و فەرهەنگێکی لەسەرەوە هەوڵی داوە عەرزە بکا بە لایەهای جۆراوجۆری کۆمەڵایەتی و لەوێش ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ بووە و هاوکاتی ئەلبەتە قوربانیشی داوە. مەسەلەن زۆر جار باسی سەرمایەی کۆمەڵایەتی یەکرێ وەکو مەبنایەک بۆ ئەوەی کە کۆمەڵانی خەڵک باوەڕیان بە ژیانێکی باشتر هەبێ یا ئومێدەوار بن ئومێدیان هەبێ. دەی باشە کۆبەشێکی هەر زۆری ئاحادی و کۆمەلگا سەرمایەکی کۆمەڵایەتیان لێ زەوت کراوە ئێمە ناوی ژنانمان بە ناوی لاوانمان بە شێوەی تایبەتی بر ئەتوانی مامۆستایان کرێکاران حاشێنشینان ملیەتهای تحتی سیستەم هەموو ئەوانە ئاحادی ئەو گروها مختلفانشی پێزیاد بکە ئەبینین کە ئەوانە بە تەواوی بەرەساسێکی فەرهەنگێکی زاڵ کە لەسەرەوە عەرزەکراوە بە کۆمەلگا ئەوانە ئومێدیان لەدەستداوە ئەوانە لە کۆمەلگایەکی قەتیسکراوە توانیویانە نەفسێکی بمێنە و مەمرە بکێشن. ئەوانە هەمووی پەدیدەهایەکی خراپ بە دوای خۆیان نادێنێ. بۆ نمونە ئەفسوردەگی ببینە، بۆ نمونە ڕیاکاری ببینە، بۆ نمونە فەساد ببینە. ئەوانە هەمووی فەرهەنگێکە کە لە ناخی دەسەڵاتی سیاسیەوە گەشەی کردووە و کۆمەڵانی خەڵکی بنەوەی ناچار بۆ کردووە. تۆ تماشای مەسەن سرقەت زی و سرقەت ئەوانە کە وەکو پەدیدەیەکی کۆمەڵایەتی زۆربەی ئەو کەسانە لە ڕووی ناچاریەوە دەسەبەن بۆ سرقەت گیانی خۆشانە خەنەخەتە و خەڵکی تیژ توانن ینی خەڵکی تیژ بخەنە خەتەر. ئەوە پەدیدەیەکە خەریکە وەکو بەشێک لە فەرهەنگ جێ ئەکەوێ یان معتاد احتیاط چاو لێ بکە ئەوی شەر بەوش ئەوانە هەموو پەدیدەهایەکی کۆمەڵایەتین ئەگە پێمان خۆش بێ ئەوانە بگۆڕی ئەوانە بگۆڕین ئەبێ ئەو هێزە سیاسیە کە دەسەڵات لە ئایندا ئەگرێتە دەستەوە هەوڵ نەدات فەرهەنگێک زاڵ بکە بەسەر کۆمەڵگا کە من پێشتر عەرزم کردی نوخبەگەرایی تەقەدوسگەرایی و مەشروعیەتدان بە نابەرابەری مەشروعیەتدان بە سیستەمی گروههای مختلفی کۆمەڵایەتی ئەوانە بە هەر بیانوکێکی بێ ئێستا هەیە مەسەڵێ ئەو هێزێکی خۆی ئامادەکردووە دەسەڵات بەدەستەوە بگەڵێ تەمامیەتی ئەرزی خەتی سوورە هەرکەس بیبەزێنێ خەریکە شان و شاخەشی بەر عەلەیەکێشی تهدیدی ئەکا بۆ نمونە کەسێکی تر هەیە پێ ئەڵێەوە دۆڵەمەندی و وڵاتە ئەبێ وانەی کە تەوانان دانیشی بەسلا هدایەتی مەسایلی ئابوووریانەیە بێ وانە ساحبی بگرن بەدەستەوە کە مەبەستیان گۆرە سەرمایەدارانن بن لەوێ ناوەندە بەرهەمێنەکان بگرن دەستەوە و خەڵکی تر چ کاریان بۆ بکە. مەبەستم لە هەمووی ئەمانە ئەوەیە کە ئەگەر ئەم هێزانە بتوانە گەشە بستێنن ئەمانە جێ بکەون نەخیر کۆمەلگا فەرهەنگەکەشی ئاداب و ڕسومەکەشی ڕەفتارەکەشی ناگۆڕێ. ئێمە ئێشە بەشێکی هەر زۆری بنەماڵەکانی کە ئامار و ئەرقام هەیە لە ئێران هەن بوونمە کودەک ئازاری تیانە وجودی هەیە ژن ئازاری لە ناویانە وجودی هەیە و بنەوعێک ئەوە لە بەش لە هایهای مختلفی کۆمەلگای ئێرانە تەنانەوەی کە عەلەی جمهوری ئیسلامیشەکە ڕشتی کردووە هەمزەمانیش هێزی پێشکەوت و خواز ڕشتی کردووە کە مناڵ ئازاری تەنانەت حیوان ئازاریش ڕەدەکاتەوە ژینگە پارێزە ئینسان دۆستە ئەمانە هەمووی فەرهەنگایەکی مختلفی دژەیەکە خەریکن ڕشتەکەن ئێمە ئەبێ هەوڵ بدەین ئەو هێزانێکە ئەوەی ئاخریان بەهێز بکە ئەویش لەو بەروبوومی ئەو شۆڕشی ژینازەوتر بتوانێت بەهرە ببە و ئەوەی تریشی کە پێی خۆشە نەوعێک باسازی بکە باس تەولید بکە فەرهەنگێکی لەسەرەوە بۆ خوارەوە بە ئێستلا ئەوە نەهێڵین
لەو بەروبوومی ئەو شۆڕشە کەڵ وەربگرێ. یەک جملە بڵێم و قسەکانم کۆتایی ببێن. سەردەمی خۆی ساڵی 57 خومێنی کە هات قسەی ئازادیهای هەمەجانبەیەکی قسەی حتای بود حجاب ئیجباری نابێت، مارکسیستەکانیش تەنانەت مافی ئەویانەیە چالاکی بکەن هەموو ئەو شتانەی ئەوت. بەڵام تەبیعەتەن ئەوەی لە مێشکیا بووە ئەو چینە کۆمەڵایەتی توێژە کۆمەڵایەتی یعنی ڕۆحانیەت و ئیسلامی سیاسی لە سەریانە بوو باس تۆلیدی مناسباتی کۆمەڵایەتی دەورانی شا بوو. ینی هەموو کەس ئەگەر ئەو وەختە دانیشی بووە یا تۆزێ چاو ئاوەڵە بووە ئەیدی کە ئەوە ماهیەتە ناتوانێت ژنان ئازاد بهێڵێتەوە مارکسیستەکانیش ئازاد بهێڵێتەوە. ئێستا ژێمە خەریکین لەگەڵ هێزێکی وا ڕوبەڕووی کە قەول و قەرارەدا، بەڵام ماهیەتەکەی چاولەیەکی خەریکە باستەولیدی مناسباتی کۆمەڵایەتی دەورەی جمهوری ئیسلامیە. بەڵێ زۆر سپاس کاک ماتەسەم. زۆر جار ئەوترێت کە کۆماری ئیسلامی هەموو هێز و توانای خۆی بەکار نەگرتەوە، هێشتا ئەو زەرفیەتانەی هەیە کە بتوانێت ئەو شۆڕشە سەرکوت بکات. سەرکوت ناتوانین هەمووی لە چاوی ئەوەی کە هێزی چەکدار و نازانم پۆلیس و ئانە بێنێتە سەر شەقام، بەڵکو ئەتوانێت زەرفیەتهایەکی تری کۆمەڵایەتیشی ببێت لەباری ئابووریەوە. ئایا کۆماری ئیسلامی ئەو زەرفیەتانەی هەیە لەباری ئابووریەوە کە بتوانێت هەرچەند ماوەیەکی زۆریشی بەدەستەوە نەماوە کە بتوانێت ئەو ئاڵ و گۆڕانە بەوجود بێنێت و بەر بەو شۆڕشە بگرێت؟ ئەرز دەکەم لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ئابووریە نکتەیەکمان نابێت بچێتەوەیەوەیە کە مشکلاتی ئەو ڕۆی ئابووری ئێران ڕێگە حەلی ئابووری نییە. ئاویسە مشکلاتی ئابووری ئێران ڕێگە حەلەکەی ڕێگە حەلێکی سیاسیە. یعنی ئەگەر ڕێگە حەلە سیاسیەکە وجودی نەبێت ناتوانێت تۆ ڕێگە حەلی ئابووری بدۆزیت. چون مەسەلەکە لە سەتحی ئابووریا ئیتر نەماوە. مەسەلەکە مەربوطێتەوە بە مشکلاتی سیاسیەکی گەورەی کە جمهوری ئیسلامی لەگەڵی ڕووبەڕوە. ئایا جمهوری ئیسلامی حازرە ئەم مشکلاتە سیاسیە بکاتەوە؟ ئایا جمهوری ئیسلامی حازرە مناسباتێکی نوێ لەگەڵ وڵاتانی تری دنیا بەرقەرار بکات؟ ئایا جمهوری ئیسلامی حازرە لەم قەدەر قودرەتیەی کە لە خاوەرمیانە ئەلان خەریکێتی دەست هەڵبگرێت ئەو جارەکانێت بتوانێت مناسباتێکی تر لەگەڵ هاوسێکانی بەرقەرار بکات و لە عینی حاڵیشە حازر بێ مناسباتێکی تر لەگەڵ ئەمریکا، ئەوروپا، شوێنەکانی ترا بەرقەرار بکات؟ ئەمە زۆر بەعیدە بەڕاستی. ئەتوانم ئەوەش ئیزافە بکەم لێرە کە جمهوری ئیسلامی بەتایبەت لەم چەند مانگی ئەخیرە مەجموعەیە مشکلاتی تری بازم لەباری ئابووری بۆ هاتەتە بەرەوە. ئەویش ئەوەیە کە وڵاتی گەورەی چین کە لەگەڵ ئێرانە مناسباتێکی زۆر تایبەتی بوو، معلوم بوو کە جمهوری ئیسلامی ناشتوانێت زۆر بە چینیەکانیش دڵ ببەسێت. بەخاتری چی؟ بەخاتری ئەوەی کە چین بە سەفەری ڕاهبەری چین بۆ خاوەرمیانە و دیداری لەگەڵ وڵاتانی عەرەبی بەتایبەت ئەوەی کە لە خەلیجی فارسا هەیە لەگەڵ عەرەبستانی سعودی و باقی وڵاتانی عەرەبیە نیشانی دا کە حازرە مەعامڵە لەگەڵ ئەوانە بکات تا لەگەڵ ئێرانە. ئەمە خۆی بەڕاستی وەزعیەتەکەی بۆ جمهوری ئیسلامی ئەوەی تر خراپتر کردێتەوە. بەنابەرئین ئێمە من پێم وابێت ئەگەر ئەم شتێک کە جمهوری ئیسلامی تای سەکانێ بردوویەتە پێش ئەمە کەماکان بێتە بەرەوە ڕێگایەک بۆ ئەم مشکلاتە زۆر تایبەتی و مهمەی جمهوری ئیسلامی لەباری ئابووری وجودی نییە. وەزەکە خراپتر ئەبێت، وەزەکە باشتر نابێت. بڵێ زۆر سپاس کاک عادڵ. ئەگەر هەرو پرسیارە لەباری کۆمەڵایەتیەوە لە ئێوە بکەم. جمهوری ئیسلامی هەمیشە هەوڵی داوە لە توولی ئەو 43 ساڵەدا زۆر لە مەسەلەی پاراستنی وڵات و ئەوەی کە وڵاتە بێ بپارێزرێ، کەسێک ئەگەر نەی پارێزە بە خاین دایناوە. زۆرێک لەم مەقولانە توانیوێتی لەگەڵ خۆی خەڵک بێنێت و تا ئەندازەیەکیش ئەتوانین بڵێن بەشێکی زۆر لە بەشێک لەوانی وا تا ئێستا نهاتوونەتە سەر شەقام بڕێکی شاید لەوەوە بێنن کە ئەگەر بێن خەیانەتیان کردووە. لەو بابەتەوە ئایا ئەمە
ئەم زەرفێتە هەر بەکارهێنێ کۆماری ئیسلامی کە تا ئەندازەیە شۆڕش حەداقل بەری پێ بگرێت یا بیخاتە دواوە. من پێم وایە بەشی هەرە زۆری کۆمەڵانی خەڵک ئەو شتێک کە کۆماری ئیسلامی بیڵێ باوەڕی پێ ناکەن، حتا ئەگەر ڕۆژە لە ڕۆژانی قسێکی حەقیشی لە دەما دەربێت ئەوە باوەڕی پێ ناکەنی باوەڕی کۆمەڵانی خەڵک بە کۆماری ئیسلامی بە تەواوی لە دەست چووە. ئەگەر بڵێەوە من لە سنوورەکان پارێزگاری یەکەم پێم وانە نیرویەکی زۆری کۆمەڵایەتی باوەڕی پێ بکە پشتیوانی لێ بکە هەموو شتانە، بەڵام نیگەرانی بەڵێ هەیە. ئێمە ئەزانین بۆ نمونە ناسیۆنالیزمی ئێرانی پەدیدەیەکی کۆمەڵایەتیە، پەدیدەیەکی سرفەن سیاسی لە سەتحی چەند هێزی سیاسی لەوانە لە دەوڵەتیش نییە، پەدیدەیەکی سازمانی بە ئیسلاح نیست، سازمانی دەوڵەت بێ یا حزبی سیاسی ئۆپۆزیسیۆن بێ، لە ناخی کۆمەلگاشە ڕیشەی داکوتاوە. بۆ نمونە سنوور لای کۆم بەشێک نازانم سەد من ئامارم لە دەستانیە کەسی نەزەر سەنجیل و بارەوە نەکردو نازانی، بەڵام ئەتوانین لەوە متمەین بین لە لایهایەکی جۆراوجۆری کۆمەڵایەتیە مەسلەی ناسیۆنالیزمی ئێرانی ڕیشەی داکوتاوە. نیگەرانی هایەکەیە بەڵێ کە ئەوە ئەگەر کۆماری ئیسلامی چەند ڕقیشمان لێە خەڵکی توانیاوە قسە بکە هەیە کە وەکو سووریای لێبێ وەکو یەمەنی لێبێ هێزی مختلف بێت و لەوێ هەیەکی پێخۆش بێ پارچەیەک جیا بکاتەوە و ئەو شتان ئەو نیگەرانی کۆمەڵایەتیە ئەرکی ئەو بەشە پێشکەوت و خوازەیە کە پێشتر ئشارەم پێکرد لە ناو شۆڕشی ژینای بیڕەوێنێتەوە. بڵێ مەسلەی بە سووریەکردنی ئێران ئیمکانپەزیر نییە، ئەگەر ئیمکانی بێت فاقەن بەبوونی کۆماری ئیسلامی ئەتوانێت ڕیسکێکی وا هەبێ. بەڵام هەموو زەمان ئەو گوتم ئەو حسی نوێگەراییە یان بیری نوێگەرایە لە کۆمەلگا ڕێ بخین بڵێن ئەگەر مەسلەی وحدەت لە واحدێکی جوغرافیایی بناوی ئێران ئەمانەوەی ئیمکانپەزیری بکەین ئەوە لە ڕێگەی نەوعێک قەراردادی کۆمەڵایەتیەوە ئیمکانپەزیرە، یعنی ئاحادی ئەو کۆمەلگا لەگەڵ دەسەڵات قەراردادێکە بەستن دەسەڵاتەکەش تەنانەی خۆشیان بێت کە لەوێ مافەکانیان زەود نەکرێت، کرێکار ژن جوان ملیەتە تحتستەمەکان ئەوان بە شەرتێک ئەبێ وەفادار بن بۆ واحدە جوغرافیایی و بە ئیسلاح کشوەریە کە مافەکانیان بەراورد بێ. ئەگەر ئەوە بەراورد نەبێ ئەو وەفاداریە تەنانەت کێشەی لێ ئەوەشێتەوە. یعنی ئەگەر ئێستا هێزێکی تازە بێت بۆ تەنانە تازەژی نەتەنا کۆماری ئیسلامی حتا هێزی ئۆپۆزیسیۆنیش کە بڵێن تاقیش نەکراتەوە بڵێ من ئەمەوێ حاکمیەتی ملی ئێران بپارێزم و خەڵکی بۆەوەی کە ئەو وحدەتە تێکنەچی ڕێی بە من بدەن ئەبێ دەست بەجێ بچێتە ژێر پرسیار بڵێ بەرەساسی چ مەعیارێ تۆ وحدەتت ئەبێ. ئەو تەقەدوسگرایە بۆ نمونە لە مەوردی سنوور و ملت و ئەو شتانەوە هەیە هەمووی ئێستا ئەتوانرێ بۆ شۆڕشێژی نابچێتە ژێر پرسیار. بۆ نمونە خەڵکی کوردستان هیچ نابێ وەفاداری بەوە نیشان نەکە وحدەتی ئێران بپارێزرێ مەگەر ئەوەی کە مافەکانیان چ مافی نەتەوایەتیان چ مافی تاکە کەسیان مافی تەشەکولیان مافی هەموو وانەیان بەراورد بێ. دەنا ئەو ڕاگررتنی واحدێکی یەکدەست بە ناوی وڵاتی ئێران هیچ نوع تەقەدسێکی نییە و ئەگە کەسێک بیەوێ ئەوەکو شەرتی هاوکاری بۆ نمونە دابنێ ئەبێ دەست بەجڕەت بکرێتەوە کە ئێستا شتێکی لەو نوع مەترحە. مەذهب نمونەیەکی تریشە تەقەدسکردنی مەذهب و ئەوە کردن بە هێڵی سوور کە ئەوە مقدساتی کۆمەڵانی خەڵکو نابێ هێرشی ببێتە سەر. تەواوی ئەمانە ئەگەر ئەو نوێگراییە ئەو ڕێنسانسە لە دڵی شۆڕشی ژینادا بتوانێت ڕوو بدات و ئەوانە لەو زەهنیەتی کە لە مەوردیانەوە هەیە بباتە ژێر پرسیار پێم وایە بوێریەک دەتوانین لە کۆمەلگادا ببینین کە ئەو وەختە بە احتماڵی زۆرتر اتفاقەن وحدەت ئیمکان پەزیرترە لە دێوان چین و توێژی جیاوازی کۆمەڵایەتی کە بەرژەوەندی ئەلبەتە هاوبەشیانەیە یا تەنانەت فەرهەنگێکی کۆمەڵایەتی ئەوەندە ئاستی بەرزیش نیشانەدا کە جیاوازیەکانی بتوانن لە قاڵبێکە بە یەکەوە خەریکی ڕەخابەت و خەریکی منازرە و بەرەساسی میکانیزمایەکی دموکراتیکی متعارف بتوانن لەسەر دەسەڵات و پێگەی کۆمەڵاتی خۆیان بە یەکەوە واردی نەوعێک کشمەکش بن لەوە هیچ شکالێک ئەو فەرهەنگە بەڵام بە نەزەری من خەریکە ئەو فەرهەنگی وا پەسگرا یا بە نوع گەڕانەوە بۆ دواوە خەریکە
قەد علەمەکە من ئەمەوێ ئەو تەزەکورە بدەم کە بڕێک لە ئێمە کە خۆمان بەلایەنگری تەیفی پێشکەوت و خواز دەزانی پێم وایە ئەوانە هیچ شانسێکیان نییە من زۆر لەوە متمەین نیم من پێم وایە هێزی وا پەسگرا هێزی دواکۆتو کە ئێوێ دووبارە باسازی بکە باستەولید بکە مناسباتی دەورەی کۆماری ئیسلامی ئەوە ئەتوانێت کەماکان شانسی هەبێ ئەگەر هێزی بەرابەرەکەی یەکگرتو و ئاگا بۆ واقعیەتە نەبێت. زۆر سپاس تکایەت کورد کاتم زۆر نەماوە دوودانە پرسیارم هەیە لە هەردوو ئێوەی بەڕێز کاک ماتەسەم مەسەلەی ناوخۆ لەلایەکە ئەو کە ئێمە بینین خەڵک جانیان خەنە خەتەر و زۆریشیان گیانیان لە دەستاوە یا زندانینین و یاکو لە جەریانی ئەو شۆڕشەدا برینار بوون و ئەوە ئێمە بینین بەڵام بەشێکی تر ئەوەیە وا لە دەرەوەی وڵات ئەتوانێت تاسیری ببێت و تاسیریشی بووە بۆ نمونە ماوەیەک چەند ڕۆژ لەوە پێش پارلمانی ئوروپا نوێنەرانی پارلمانی ئوروپا کە ئەتوانین بڵێن نوێنەرانی خەڵکی وڵاتەکانی ئوروپاین تێکرا دەنگیاندا بە ینی زۆرینیان دەنگیاندا بەوەی کە کۆماری ئیسلامی ببەخشن سوپای پاسداران لە لیستی ترۆری خۆیاندا دابنن ئەمە چەندێک ئەتوانێت ئەلبەتە قەولایە تەسمیمی خودی پارلمانی ئوروپاش بگیرێ ببەخشن ئایا ئەمە چەندێک ئەتوانێت تاسیری ببێت لەسەرەوەی کە ئێران فشارێکی زیاتری بۆ بێت و مەدان بۆ شۆڕژ زیاتر فراهم کات کە شۆڕی ژینا زیاتر بچێتە پێشەوە. بەڵێ ئەم تەسمیمەی ئوروپا تەسمیمێکی جارە خۆ تەسمیمەکە فقط تەسمیم نەگیراوە پێشنهادێک کە پارلمانی ئوروپا ئەیدا قەرار وایە کە ئەم 27 وڵاتە ئوروپاییە دانیشتنێکیان بێت و لەم دانیشتنا بلەخەرە تەسمیم بگرن کە ئایا سوپای پاسداران بخەنە ناو لیستی ترۆرە لیستی سازمانهای تەرۆریستیۆ یان مەدارێکی زۆر بەڕاستی پیچیدەیە بە خاطرەوەی کە قسە لەسەر 27 وڵاتە و ئەم 27 وڵاتەیش هەر کامێکیان بە جۆرێ مناسباتێکی تایبەتیان لەگەڵ جمهوری ئیسلامیە هەیە ئەمانە هەماهەنگ بنێنی 27 وڵات پێکەوە هەماهەنگ بێت لەسەر شتێک مەدارە مشکلە منتها ئەگەر ئەمە بخەومێ لە واقع 27 وڵاتە هەمویان بێنە سەر ئەم قەناعەتەکە سوپای پاسداران بخەنە ناو لیستی سازمانهای تەرۆریستیۆ ئەمە مشکلاتێکی زۆر تایبەتی بۆ سوپای پاسداران و فعالیەتهای سوپای پاسداران چ لە ناو چ لە دەریشۆ دروستەکات کە ئەمە وەزەکە بە تۆری واقعی بۆ جمهوری ئیسلامی باشتر ناکا خراپتریەکە دلیلەکەیش چییە؟ دلیلەکە ئەوەیە کە ئەم ساڵانە بەهۆی ئەوەوە کە وڵاتانی ئوروپایی سوپای پاسدارانیان نەخستە ناو لیستی سازمانهای تەرۆریستیۆ فقط ئەمریکا خستنێتی سوپای پاسداران توانیوێتی مەجموعەیە مراودەی اقتصادی تایبەتی بێ لەگەڵ مەجموعەیەک لە شرکەتهای ئوروپاییە کە فعالیەتی اقتصادیان لە ئەمریکا نییە ئەو شرکەتە مهمە ئوروپاییانەی کە فعالیەتی اقتصادیان لە ئەمریکا بوو ئەو کاتێککە سوپای پاسداران لەلایەن ئەمریکاوە خرایە ناو لیستی سازمانهای تەرۆریستیۆ ئەوانە بلافاصلە تەواوی فعالیەتهای خۆیانیان لە ئێران و فعالیەتهای خۆیانیان لە رابطە لەگەڵ سوپای پاسدارانان قەت کرد بە خاطرەوەی کە ئەگەر ئیدامەیان بدایێ قەتعا نەیانتوانی ئەو فعالیەتی اقتصادیانەی کە لە ئەمریکا بوویان ئیدامەیان بدایێ ئەمێنێتۆ سەر ئەو سازمانانەی کە ئەو شرکەتانەی ئوروپایی کە فعالیەتێکی ئەو تۆیان لەگەڵ ئەمریکا نییە و لە داخلی ئەمریکا فعالیەتی اقتصادی ناکەن ئەمانە ئەم ساڵانە لەگەڵ جمهوری ئیسلامی بەتایبەتیش لەگەڵ سوپای پاسداران مرتب فعالیەتی اقتصادیان پێکەوە بووە و ئەنیش کە دەرکەوتە کە ئەم بەهبەتانێکی جمهوری ئیسلامی دروستیەکە لەواقع سوپای پاسداران دروستیەکەوە لە شەڕی ئوکراینی شاگراوە بە رووسیە و رووسیە استفادەی لێکردە ئەمانە لەواقع مونتاژەکەیش ئەوەیە کە قەتعاتەکەی لە شوێنهای تر سەنجاوە بەتایبەت لە سریە لە وڵاتانی ئوروپایی وەکو فەڕەنسا ئاڵمانیا
هۆلەندیا حتا ئینگلستان ئەمانە سنراون و دوایشە منتاش کراوە و پاباری پێ دروست کراوە. ئەگەر سپای پاسداران بخەنە ناو لیستی سازمانهای تێرۆریستیۆ تەواوی ئەم فعالیەتانەی کە تالعانەکە بووەتە هۆی کە سپای پاسداران بتوانێت دەسترسیەکی ئاوا پیا بکە کە بتوانێت بابات دروست بکە. ئەمە بۆ نمونە تووشی مشکلاتێکی جددیە. نەتەنها ئەمە ئەتوانێت زۆر شتی تریش تووشی مشکل بدێت کە داواقع ئەگەر بازم جزئی ئەو مناسباتێک کە سپای پاسداران هەیەی لەگەڵ سریە شرکەتای ئەوروپاییە ئەمە خۆی ئەتوانێت زەربەیەکی تایبەتی بێت لە ئەم سازمانە قەدەر قودرەتەی ئەو ڕۆی اقتصادی ئێران. بڵێ زۆر سپاس کاک عادڵ هەر دیسان هەر لە دەرەوەی وڵات خۆش تا ئەندازەیە لە قسەکان ئاشارەت پێ کرد جەموجۆڵێکی سیاسی لە ئارادایە کە بەنەوەیەک ئەوێت سواری ئەو شۆڕشە ببێت و شۆڕشی ژینا ببێت. ئەوەی وا بەرچاوە لایەنی سەڵتەنەت تەڵەب و بڕێک تقریبا نتوانم بڵێم تاکە کەسیشن کە یانەوێ بەنەوەیەک خۆیان بکەن بە ئاڵتەرناتیڤێکی داهاتوو. ئەمە چەند ئیمکان پەزیرە و لە دەرەوەی وڵات بۆ ئەم بابەتە چی ئەبێ بکرێ کە بکرێ تاندازێک بەربەوە بژیرێت یا لەخەرە یا ئاڵتەرناتیڤێکی باشتر کە هاواهەنگ بێت لەگەڵەوەی وا لە ناوە لە ئارادایە بچێتە پێشەوە. نفسی ئەوەی کە وەختی کۆمەلگا گۆڕیا شۆڕشە لە ئارایە هێز ئۆپۆزیسیۆنەکان هەوڵ دەدەن خۆیان وەکو ئالتەرناتیڤ مەطرح بکەن شتێکی نامۆ نییە بە باوەڕی من نابێ ئیلزامەن لەگەڵ ئەو حرەکەتەکە مخالفت بکرێت. ینی حرەکەتی ئەوەی کە گرایشاتی مختلف هەوڵ دەدەن خۆیان بکەن بە ئالتەرناتیڤ. ئەوە بەشێکە توانین لە پرۆسەی تەبیعی و کۆمەلگا بەتەنانەت بە نەزەری من بێ پێشوازیشی لێ بکرێت با پلۆرالیزمی سیاسی وجودی هەبێ هێزەکان هەوڵ بدەن خۆیان بخەنە معرەزی قزاوت و وەلا آخر. ئەوەی کە ئشکالە تەنانەت ئەوەش نییە کە ئەو هێزانە کە تەرەفداری نوعی باسازی مناسباتی ئێستای ئێرانی تحتی حاکمیەتی کۆماری ئیسلامی لە بۆ داهاتوو ئەوانە کە هەوڵ دەدەن هێزەکانیان یەک بخەنەوانە کە دەمو دەستگای مێدیاییکی باشیان لە اختیارایە لە بەرابەری خۆیاندا هێزێکی متحد و یەکدەست کە بە هەمان ئەنگیزەوە هەوڵ بدا هێشتا بۆ باشە شکلی نەگرتووە. ینی ئشکالی کار من لە ڕفتاری ئەو هێزانە نابینم. بۆ نمونە من لە ڕفتاری ڕزای پەهلێویە ئشکال نابینم بۆ ئەوەی کە خۆی پێ باشە هەوڵەدا خەڵکەوە کاتەوە لە مێدیا بەباشی کەڵک وەرەگرێ و تەرەفدارانی بۆ شێوەی کە ئەیبینی کارەکەن. ئشکال لەوەیە کە لایەنەکەی تر کە هەیە پێشکەوت و خوازەکان چەپەکان کە مۆردی نەزەری منن ئەوان بۆ شێوەی کە پێویستە هەوڵ نادەن ئەو یەکدەستیە بە وجود بێنن کە ئالتەرناتیڤەکەیان لە ئۆپۆزیسیۆندا بەرتەری پەیدا بکە. نیروی مادی زۆرتر لەگەڵ بەرنامە و لەگەڵ استراتیژی و خواستی ئەو هێزانە دێتەوە تا لەگەڵ ئەوەی لایەنی ڕزای پەهلێوی و هێزەکانی نزیک بۆ وە بنەوەی هێز نتوانایان لێ بنم بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن. بەڵام بۆ ئەوە ئەتوانێت دەنگدانەوەی بنەوەی هەبێ یەک مێدیای لە اختیارێت. تۆ تماشاکە ڕزای پەهلێوی لە شوێنی قسەیەکەکە قسەیەوەکە کە بێ ئێمە بتوانین نوێنەراتی خەڵک بکەین. هەموو مێدیا پربینەکانی دەرەوەی وڵات لە BBC لە ئێران ئینتەرناشناڵ و بگرە ئەوە پوششەدەن ئەنعکاسی پێدەن. لەم ڕۆژانە بەدەیان و سەدان ئظهارە نەزەر لەلایەن خەڵکی ترەوەکرێ هیچ مێدیایەک پوششی نادا. دلیلە ئەسلەکەی ئەوەیە ئێمە ئەبێ هەوڵ بدەین لایەنی پێشکەوت و خواز لێرە قسە بێتەرەفی نیە بێت تەرەفداری بکەیت لێرە دەورەوە نیە تەناشتەکە لێ بدەن بۆیە ئەڵم ئێمە پێشکەوت و هێزی پێشکەوت و خوازەوانەیە کە لایەنگری خواستەکانی کۆمەڵانی خەڵکن هەوڵ بدەین کە لەباری بۆ نمونە مێدیاییەوە بەهێز بیت لە ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵات هێزی پێشکەوت و خواز بتوانێت ئەنعکاسی خواستی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە بێ. ئەوە نەکات ئەوەی کە دەنگی بەرزترە دەنگەوە بیسرێ سەردەمی خۆی خومینی و ڕۆحانیەت لە ڕۆژی یەکەمەوە خۆ پێگیانەوەندە پتە نەبوو پشتیوانیان لێکرا. هێزی بەرابەری نەیتوانی خۆی سازمان بدە بە هەر هۆیەک مۆجە یا غێرمۆجە کارم بەسەریەوە نییە. ئێمە نابێت دیسانەوە بکەوینە ئەو حاڵەتەوە تەنها گلەی لە تەرەفی
مقابلمان بکەین یا نەقدی بکەین ڕزای پەهلەوی بۆ واکات ئەوە ناحەقە بەڵکو بێ هاوکات هەوڵ بدەین ئالترناتیڤێکی خۆمان لەباری مێدیایی و لەباری زمانمانەوە کە خەڵک لەمان حاڵی لەباری سازمان و ڕێکخراوبوونەوە لەباری پەیوەندیگرتن لەگەڵ دەرەوە دەمودەستگای دیپلۆماسیەوە بنیای ماڵیەوە هەموو ئەوانە بتوانین بگەینە ئاستێک کە بتوانین شان لە شانی نایارەکانی خۆمان لە ئۆپۆزیسیۆنا بدەین بۆیە من زۆرتر لە ئەنگری ئەوەم کە هێزی پێشکەوتوخواست خۆی تیار بکات تاوەی کە ڕازی بێ بەوەی کە فشاگەری یا تەنانەت ڕۆشنگەریش لە بەرابەر لایەنەکەی خۆیەوە بکات لەو ئەوایلەوە ئەو بڵێم کۆتایی پێبێت لەو ئەوایلەوە هەوڵ ئەدرا ماوت هاودەستی بێ ئێستا لە بەرابەر کۆماری ئیسلامیەوە بۆ ئۆپۆزیسیۆن چەند دەستەی تیا بە وجودنەوێت نۆعێک قەناعەتە کرا نۆعێک هەڵەکرا لەگەڵ ئەو هەلومەرجێ کە بوو بەڵام ئێستا لەگەڵ گەشەی شۆڕشی ژینا خەریکە بەرەکان جیا بێت و ینی ئیمکانی نیەت ئەوانە بە یەکەوە حتا لە شوێنێک لە ڕووی منفعەتی گشتیشەوە ببێ بتوانێت یەک بگرێت خەریکە بۆشایەکان بڵاوتر ئەبنەوە سنوورەکان دیارترەکەونەوە لەوێ ئەو کەسە براوە نییە کە حەقا کە قسەی دروستەکە ئەو کەسە براوەیە کە سازمانی هەیە کە ئیمکاناتی هەیە کە مەتبوعاتی هەیە ئەوە براوەیە ناحەقیش بێ ئەو توانێت بیباتەوە بەڵێ بەداخەوە ئەو شانسە هەیە ئەگەر هێزی پێشکەوتوخواست نەتوانێت بە خۆیدا بچێتەوە خۆی تیار زۆر سپاس کاتم 2 دقیقە ماوە هاوڕیانم پێیان ڕاگەاندوم کاکم قسم بە کورتی لە 1 دقیقە ئەگەرێەوە لەسەرم پرسیارە لە دوانێکتان هەیە هەن لە خزمەتە من باسی قسەی تایبەتیم نەماوە بیکەم چون باسی جوابی پرسیارەکان دراوە منتها ئەوەی کە لە مێلاخرا شارێک پێ بکەمەوەیە کە مەسەلەی اقتصاد ئێران بەڕاستی بۆ ڕەنجیهای خۆی تایە پێویستە بە ئەوەی کە لەسەری زۆرتر قسە بکرێەوە ئەو مشکلاتە جدیە کە لەڕابطە لەگەڵ اقتصادا وجودی هەیە زۆرتر شیوە بکرێتەوە بەڵێ زۆر سپاس بەشداربوانی بەڕێز کاک معتەسەمی تاتایی دکتۆرای ئابووری و هەروەها کاک عادڵی ئەلیاسی دکتۆرای کۆمەڵناس و ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەژاریتان لەو بەرنامە و هەروەها زۆر سپاس لە بینەرانی خۆشەویستی ئەو بەرنامە کە تا ئێستا توانیان بینەری ئەو بەرنامە بن هەتا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی تر لە خزمەتتان نابم و هاوڕێیانم حتمما لە بەرنامەکانی تردا پێشکەشی بەرنامەهای ئەو ڕۆژە بێواکەن و ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەهاتەخوازن دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی بابارانە ئەو زولفانێ سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی بابارانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان سوێن بە قرچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە